هاوڕێیان و کاتان باش چۆنن ئەوەی ئێستا باز دەکەم هاوڕێیان زانیاریە دوکۆمنتاری مێژووییە زیاتر نەک لێکدانەوە و سەرنج و شیتەڵکردن واتە تەحلیلکردن ناوە من بۆ خۆم کە خەبەرمان دەگاتە دەست ئەزانم هەندێک خەبەر هەیە کەنزە یان ئەوە تا بە کەڵک دێ لە بۆ ئەو بۆیە دەمێت تۆمار بکرێ و ڕەنگی بە قسە بە نووسین زۆر بەبا بۆیە زایدن بە هیوام هاوڕێیان هەمووتان ئەو ئەکاونتەی ئێمە لە یوتۆب سەبسکرایب بکەنوە تا ئەوکو لایکە بۆ ئەوەی ئێمە لە کۆڵ ئەو ئڕهابەی فەیسبوک و پارتی ببینەوە چکو پارتی فەیسبوک زۆر سەرێشەی هەیە نامەیە مودەم بڵێم بچووکترین شکایەت بچووکترین ئەوە یعنی پەیجێکی عمرت 7 ساڵ خەریک دەبی لێت دەبە هەڕاست دەیکوژێنتەوە هەزاران وێنە هەزاران دوکۆمنتار و پارتیش فێرە ئەو گەمەیە بووە مەسەڵەن بە سەدانی ئەوەی دەکا ڕیپۆرت دەکات تەرکیزی لەسەر بەشێکمان دەکەوانەیە کە ئاگاداری ئەخباری ناوپارتی و بە تایبەتی شوانەیە کە بزانین زۆر خەتەرە مەسەڵەن بادینەکان لە ئێمە خەتەرتر ئەوە نابی بە هەر حاڵ هاوڕێیان بۆیە بە هیوام ئەو پەیجەمان ئەو ئەکاونتە یوتۆبمان سەبسکرایب بکەن و بەرەو یوتۆب بڕۆین لەبەر ئەوی لێرە دیموکراسەتەکە زۆر بەرفراوانترە ئەمە ناڵێن لێرە ئەوەیە عینەن وەکو دەڤەری زەرد و سەوزە لە مەعبەنی فەیسبوک و یوتۆبی هاوڕێیان دۆسیەی کومەلە بەشیر کە کەسێکی ئاینی بە توانای ژمارە یەک بوو لە هەموو کوردستان لە نەوەتەکان چۆن بوویتە ئەو کۆیلەی کە قڕتۆشیان گرتیە کە بۆ ئەبەت ناوێری بۆ زانین لە بەرامبەر پارتی برێ لەل وزایدەن دوو کەس شەهید بووە ینی کە ڕەنگی یەکەم جاران بگەمە تا حەدێک بگەینە ئەو قەناعەتەی کە چه شەهیدیانی کردیە ئێمە هەمومان دەزانی شەهید شاپور و قابل ئیسلامیەکان شەهیدیان کردیە بە نەرمبوونی پارتی بەڵام ئێستا گەیشتنە سەر هەندێک وردەکاری کە هاوڕێیان بەس بەر لەوە هەندە شتمان بەبیر هاتەوە دەزانن جیلی ئەو جیلەی نەوەتەکان لە مەیدان و لە گۆڕەپاندا بووین زیرەشکە پەیدا بوو ئاگای لەو شتانە نییە جا هەندە شتی خۆش باز دەکەین خۆش کوی موختارەکان دیتان چۆن بە موختاری باداوە ڕابوێردرا و یەکێک یعنی خۆی کردە سەرکردایەتی و ئەو گەلحۆی پارتیش موختارەی باداوە زریانەوە زانم نیاس چۆن کەتە ناو هەولێر ئەوە دەڵێن کەتە ناو پاقلەکەی ئەوە مختارش کەش کەندێناوەی ماندی بەگەی خەڵک پێیان ڕابوارد چبوون عریزەچیان داوێ دەفتەری سیپەڕی یاداشتەچیان پێمۆر کردبووە لەو نوکتەی ئەوەی دەژێڕنەوە کە ئەم نازم لە وەختی لایڤ ئەوە کەپوم دەخورێ لە کوردەواری دەرن لێدانی هاتیە ئیتر ئەوە جملەکن مختارژی پارتیتە ئەن خەڵکی هەموو دەکاتە مختار بەبێ ئەوەی سەقافەتی هەبی گرنگ راپۆرتی لۆ بنووسێ گرنگ وەلای لۆ پارتی هەبیت هیچ خوێندەواری نییە لەو 5,000 هەموو شتەچی دەکەن حەقی ئەو مۆر لێدانەکەی وەڵا ئیتر خەڵک دیارە شتەکنی پێیان ڕابواردە داوای ئیستقالیان لە ئیستقالیان کردیە بە ناوی خۆی لەبەرەوەی کاری نایاسایی کردیە هەلۆ ڕابواردنش دێرە شعریان لەسەر نووسیە بڵە قەندیلی سەربەرزەوە نامەت بۆ دەنێرمەوە کاتشم مۆرەکەی لێدا ستێمپلەکاس مۆرەکەی لێدایە و 5,000 خۆی وەرگرتیە ئەو وڵاومان کردەوە هەرانەتەک ئەوەکو گوتم هەندە شتی کۆمیدی تر کۆمیدی نایانی ڕووداوی مێژوویە تا نازانم ڕەنگی بەشێکتان لە بیرتانە کابرایەک خۆی کرد بە محەممەد المەهدی لە نەوەتەکان ئەڵێن ئەلی بابیر کوشت من وەکو خەبەرە لەبەرەوەی ئاەتە چیەسەوی نابوو بەو جای دەخۆش کتە محەممەد المەهدی تەوان بە تەریقەی ئیسلامیەکان بزوتنەوە گوایە لە ناوی بردی ئەلی بابیر ئەو دەمێشێک لە کادیرەکان بووە ئەبەزەرم ئاەتی لەسە عەلی باپیری نابوو خۆی کردە لە نۆتەکانێک پەیدا بوو و هەندە عولەمای پاکستانی شەرعیەتیان پێدایە بەرحاڵ حاڵەتش کەش کە ببیراتوە لەو خۆشی وەکو برێ مقەدیمە هاوڕێیان بەرنامە کە بوو
باوە نەفۆتێ بکەویتە ناو مێژوو بۆی لە بیرمان نەچی لە بە هەندێکمە خەڵکە بە بیرت دەینتەوە یان ئەمیش ئەوم لە بیر نمابوو بە ناوی خێزان و ئاین هەبوو ئەو مەلا ڕەشید دەکاوەزان مەلا ڕەشید هەڵە نەبن ئەو کاتی سەرۆکی زانایان یان فتوادانی پارتی بوو بەرنامەی دەکرد و قسەی دەکەم ئەلا ڕۆژە کابرایەک بە تەلەفۆن لێقیت بۆ لە دوای 96 پێگوت مامۆستا پرسیارێک مێژووت فەرموو گوتمی ڕاتێ لەسەر ئەوەی ئەگەر خەڵک یان زوڵمە ئەوە بی کە بە دەبابەی بێنە سە شارێکی واڵا ڕاست لە دوایوی ئەو بەرنامەی پارتی قەپات کرد بوو پارتی ئەو بەرنامەی قەپات کرد تەواو با سویەکی ئاب کرد ئێستاش حەساسیان بە سویەکی ئاپێ جە خاستن لە 96 بەدواوە هەر حەساسەکە گەلە گەورەتر بێسە پشتیان کرا تا حەدێک هەرێن بینەوە سە مەلا بەشیری مەلا بەشیر کەسایەتێکی ئاینی زیاتر بە من لە 93 بەدواوە ئیبراز بوو پۆپولارترین کەسایەتی ئاینی هەموو کوردستان بوو غوتبەکانی هیچی لە چەند هەزار کەس کەمتر نەبوو لە دەرەوە بەبەر نەدەکات شەڕ بوو لەسەری بەرەی تورکمانی میت غوتبەکانی لۆ بڵاو دەکردەوە و مەلا بەشیر زۆربەی سەرکردە سیاسیەکان من بە چاوی خۆم دیمە کۆسرۆت لە پشتی نوێژی کردیە چتە نوێژی لەم پێشتر وەکو مەلا بەشیر ناوعەک لەو ئەوە خەبەرانە هەبوو کە کۆسر تا ڕەشەی لێ کرد بەڵام ئەوە سازشی لۆ کرد چۆک لە پشتی نوێژی کرد علم کۆسرەتی نەوەتەکان ڕقەم یەک بوو لە هەولێرێ یعنی جەلال و مەسعود زۆر لە دوای بوون ئەو بڕیار دەربوو هەندەشت تەمەڕدی لە تاڵەبانیش دەکردمە ئاگامان لێ بوو ئەوجا ببورن مەلا بەشیر شیرتەکانی یعنی بەلێ شاو دەفرۆشا لە هەموو کوردستان خوتبەدانێکی زۆر سەیری هەبوو یعنی جازبێتێکی بەقووەتی هەبوو و هیچ کەس ئەو کات بەقەت مەلا بەشیری پۆپولار نەبوو هەتا دەیانگۆ دەچێت میزکردنێ و مەلا بەشیر گوتی میزکردن دەبی وابی ئاوا پۆپولار بوو برا ئەو کۆمەلگایی کەتبە بەردەستی میدەمی دەکرد ئیتر بەخۆشی ئەندەشتی ئەوەی دەکرد بەهەرحاڵ بۆ ڕقەمێک یەکێتی نەیت ڕقەتی نادە گوتم ئەم بیرمە ئەو شتم یعنی لە بیست چوو بوو ئەو برادەرێک کە خەبەرەکەی دامێ بەڕاستی کە سوپاسی دەکەین بە بیری هینامەوە کۆسرەت یان یەکێتی نیمچە هەڕەشیانێک نازانم لەسەر چ بوو بڕوا بکەن لە خودبێ ئاوا تەحەدای یەکێتی کردگوتی ئەو گولەی لۆم دێ ماچی دەکەم یعنی وا وەڵامی دانەوە هەبە هەولێری گوتنی نێرەکەری ئەو شاناوڕیان قسە خۆش نییە بەس ینی مستەڵاعی کۆنی کوردەواری لە وەسفکردنی بە ڕۆحی تەحەدا بۆیە جار بەجار بەعز بکرێت لەو ڕەنگەمانە ئیتر وا بوو یعنی دوای ئەو گوتم کۆسرەتی ڕقەمێک لە دوی ڕۆژ چوو نوێژی کرد خاڵشکە هاوڕێیان بێمەوە سەر ئەوەی مەلا بەشیری ئیتر مەلا بەشیر لە قۆناغی دوای سویەکی ئاب پارتی تەبعەچیە لێ ناگەڕێت کەسە بی بەس بەخۆی کەس هەموو دەگاتە کۆیلا تەبعی وایە ڕقی لەوەی دەبتەوە یەک هێز یەک کەس یعنی ئیبرازبی حەساسیان پێ هەیە وەکو کەسایەتی هەر کەسێک دەبی بەس بەخۆیان بن بەس بەخۆیان ئیتر مەلا زائیدەن پارتی لە ئیسلامیەکان مەلا بەشیر بدایەت تەسلیمیان نەبوو وەکو مەلاغەنی وەکو ئەو مەلایکە ڕاوەستە مەلا ئەحمەدی خانەقای سلێمانی کە ئەو دووە مەلاغەنی هەر نیمچە پاراستنەک بوو یعنی ئەو خەبەرانەی بەدەست ئێمە دەگەیشتەوە و ئێستاش تاکیدمان کردەوە بە بەردەوام مەلاغەنی وەزان مرد بزوتنەوە بوو و کابرایەک بوو ئەمە وەخت خۆی لە هەموو لێدوانەکانی لە تەلەڤیزۆنەکان لە خزمەتی پارتی بوو و دەوری ئەوەی ئێمە زانیمان و لە ڕێی پاراستنەوە بڕوا بکەن هاوڕێیان خەڵک ئاگادار بووە ئەو مەلاغەنیان بە ئرشادی ئازادبەرواری چەندین تەقینەوە و ساڵۆن و تیزاب و ئەوانە بە گەنجە ئیسلامیەکانی دەکرد پاراستنەوەی دەکرد بە تایبەتی لە دەڤەری ئەو دەمی ژێردەسەڵاتی یەکێتی کە هەولێر بوو تەخریباتی زۆر دەکرد لە بۆ فەساد لە بۆ تێکچوونی ئەمنیات
و زایدنەوە بەرنامەی هەم پاراستن هەم ئەو ئیسلامیەت تونندڕەوانە بوو مەلاغەنیەکێک لە هەموو بزوتنەوەش دەزانن بزوتنەوەی ئیسلامیەکانی دەزانن کە بەناو بزوتنەوە بوو کۆ ئێستا لە ناو شێخ زەعفەر هەر بەناو یەکێتیە مەلا بەختیار بەناو یەکێتی مایە ئێوە دەویش مەلاغەنی وا بوو یعنی هەمووانەی لە بیریانە ئیتر مەلا ئەحمەدی خانەقا و مەلا بەشیر مەلا ئەحمەدی خانەقا وەزانم ئەحمەد شاوری پێدەگوترا لە سلێمانی ئەو دوی کڕی گرت ئیتر پارتی بەس ئیشیتی دەگەڕێ کو ئینسانەشی بکاتە کۆیلێ خۆیان کوردواری خۆمان گوتنی حیزیە مەلا بەشیری پێ نەکرا بوو ئیتر کەمینیان لۆ داناوە یان بواریان لێدا مەلا بەشیر لە کەیسی شەهید شاپور و قابیل تێکەت کە من ئێستا ئەوە باز دەکەم هاوڕێیان بڕوا بکە وەکو گوتم قەدری دەزانم و ئەوە دوکۆمێنتە بەڵام ئەوەمانای ئەوە نییە هاوڕێیان یەک سەرنج بدەم قسەی کۆتاییە لە وەکو هەر کەسە کتابێک دەنووسی سەرنجی خۆی لێکدانەوەی خۆی لە تاریخ ئەمە لە تاریخ دەزانین ئیتر ئەویت کە دێ مستەنەدادی یعنی سەرچاوەی تر بەڵگەی تر پیشان دەدا ئەوە وەکو یەکێک لە سەرچاوەک دەبی کە من کە ئەو سەرچاوەی بە منی گوت ئەزانم قووەتی خەبەری و سەرچاوەیی هەیە یعنی ئەوەیە کە نەک ئەوە بی فەلبی جێلێبی کەسەکە لە نزیک ڕووداوەکان بە بە هەروە بڵێم کادێرەی پاراستن بووە وتی لەوەی تێکەت مەلا بەشیر تا ئەو کاتی وەکو ئەو دوێت کە نەگیرا بوو ئیتر پارتی لە کەیسی شەهید شاپور و قابیل کە من سەبێ مەسەری چ بوو شاپور و قابیل دوو کوڕە هەژار و تێکۆشەر و ئەمن لەگەر شەهید شاپوری زیاتر کەمتر لەگەر شەهید قابیل چەندە قابیل شەهید قابیل لە زانکۆش لە کولیەی تەربیە بەشی فیزیا بوو ئەمە لە تەربیە ئادا تەربیە تاریخ بوون ئەو بەشێکمان نەبووینە باسی ئیتر 35 تەڵەبەک بوو هەمومانیان دەرکردە ئاداب تاریخ مرتبەیان گەورە کردینەوە وەچ پارتی یەکێتی نەبوو فەسڵت بکە ئیتر کولەی تەربیە کولێ قائید بوو وایان پێدەگوت تەربیە ڕێاضە تەیەران ئەو شکولیانە ئێمان ڕەوانی ئاداب کرد بەرحاڵ بەس ئەو دەمیش کە شەهید قابیل کەسێکی تێکۆشەر بوو من شەهید شاپور دەیان کار و سالاکیمان کردیە لە هەولێرێ لەگەر ئەوەی لە ڕووی فکریەوە زۆر زیاد بوون بەس هۆردوکمان زۆر لە شەقام و شەقامی هەولێر خەباتی جەماوەری و مەدەنی و لۆ بیر و باوەڕەکانی خۆمان کە هەندێزار لەگەڵەوانی یەکان گیر دەبەوە کردیتمان لە هەژدەی چار تیرۆر دەکرێت بەدەستی ئیسلامیەکان ئێمە سەدەی نەسەری شەهید شاپور و قابیل دوو بەرپرسی باڵای حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بوون کە کۆن پێیان دەگوترە زیاتر ڕەوتی کۆمونیست دیار بوون بە خەتی مەنسووری حکومەتیەکان باوا بڵێن چکۆ جیرێک پەیدا بە ئەو شتانە نازانێ ئەو کات ئەو هێزە ئەو گروپە هێزەشی بەهێز بوون سەدان ئەندام و هەواداری و کادیریان هەبوو و زۆر مەیدانی و گوێر بوون بەڵام زۆر بریندارکەر و یعنی ناخۆش و تەعامل نەدەگونجان لەگە کەس لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەربڕینی وشەوە لە ڕووی کۆمەلگای کوردی بەرحاڵ ئەو بابەتەشکەیە لەگە ئیسلامیەکان زۆر ئستدامیان دەکرد ئەوە بوو ئیسلامیەکان هجومیان دەکرد ئەوان بە خەباتی ئینسان بە ویژدان بڵێوان ڕۆژێک ڕۆژان هجومی ئیسلامیەکانیان نەکردیەوە ئیسلامیەکان ئەگەیشتی لێی نەدابوونایە بێگومان دنیایان وێران دەکرد بۆ زانیاریتان یعنی هەم لە جیهادیدا یەکێتی هەم لە بزوتنەوەیدا ئەگەنا لە پارتی خراپتر بوون لەسەر ئازادی سیاسی هەموو ئەمانەی لە بیرمانە بە خەڵکی یەکگرتوو بزوتنەوەش ئێستا احترامەوە دەکەن کە ماوەیەک چ دەورەی تەخریبیان دەکرد یعنی کۆ ئەوەی جوندل ئیسلام لە 2000ەکان کردی ڕەنگ بێن دەکرد بزوتنەوە بدایە لە نەوەتەکان لە هەولێرە وای دەکرد بەڕاستی یعنی هێزێک بوون خەتەر بوون لەسەر ئازادی سیاسی ڕەنگ بیە ئەو برادرانەش بەهانەی باشیان دەدەنەوە دەچمە ساسیان بریندار دەکردن لە ڕووی ئاینیەوە زۆر قەناعەتەکانی خۆیان بڵاو دەکردەوە بە چەند هەزار ئەو قەناعەتە سابی هەستی ئەوەی کێیە و غازە ئیسلامیە قبوڵی نییە تو ڕەخنەی زۆر تون لەسەر دین بگری و لە بەردەستیشی بی دێم دەگەی و چێستانیە ئەوی کاسپیرمان لە یادیە هیچیان پێ ناکرێت ڕەخنە لادیەکێک بگرین کاسپیر هەبووە فلام کارتۆنێک بوو کەس پێی نەدەشی هەموو جیلی ئاڵتونیەکان بە بیریان دێ
ئیتر ئێستادام زۆر دەبوو 1-2 حزبی سەقاعی میدیایان کرد ئیسلامیەکان واتە ئیسلامیەکان هوزومیان دەکردنە سەریان تەنجیان پێڵ دەچێن هەوڵی تیرۆرکردنی چەند کەسەکیان لەوانە فەرهاد فەرات لەوانە هاژین مەلام ئەمین بووە بزانم لە سلێمانی بۆ شاپور قابیل ئەوانە هەموو تیرۆری سیاسی ئیسلامیەکانن نەک پارتی وێچێتی زۆرتر ئەوە بوو کێشەیەک لە یەکێک لە هۆڵەکان لە کۆڕ و سمینارێک ڕوویداوەزەم لە کۆمەڵی ئافرەتانیان هەبوو شتە شیوان هەبوو ئەو برادرانەی کۆمەنیست هاوڕێیانە دەنجی داوە ئەو بوو مەلا بەشیر خوتبەی لەسەردا لە خوتبەکەی قەزیەکە هەندە گەورە بوو مزگەوتەکان ئیسلامیەکان بەهێزن هەموو کات هەزاران مزگەوتیان لەدەستەوە ئەو دەمی واش کلک و باڵ نەکرابوون ئەو هاوڕێیانە ینی جملەی وایان دیارە باز کردیە کە ئەمە دێتە بیرم ینی بووە حەدەسەکی زۆر گەورەی نزیک 2 هەفتە لە 3 هەفتە ئەو پارتیش ئاگرەکەی خۆش دەکردنە مابینی هەردوو لایەن مەسەڵەن گۆڤاری گوڵان هەبوو لە مانشێت لە پەڕەیەکی دانا من دێتە بیرم وتە و لێدوانی 3-4 ئافرەتی کۆمونیستەکان بوو زایدەن ئەوە تەلەڤیزیۆنی گوڵان هەبوو ئەو دەمی ئیبرازی دەکرد تەژیعی دەکردنە زەدی ئیسلامیەکان تا ئەگرەکە خۆشتر بیتن یعنی ئەوە بوو ڕۆژێک هەستان لە 1998 بەیانەیەک وتە شەی شاپور و قابل شەید کرا بەڕاستی کارە سات بوو 2 کەس بوون ئەمن لەگەر ئەوی لە ڕووی فکری و لەگەن مەڵام 2 قارەمان و ماندی و کوڕە هەژار و تێکۆشەر بوو ئەلێرەدا کە کەتنە بەرێ مەلامەشیر قوڵتۆکی ژیرە و من ئێستا دێمە سەر ئەوەی چۆن مەلا بەشیر دەوری هەبوو پارتی بەڵگەی هەر من هەر ئەوەندە دەتوانم بەڵگەی 100 تقریباً 80 لەسەر تیرۆری دەستی مەلا بەشیری لەو ئادیسەیەدا هەبوو مەلا بەشیر بەخۆی تیرۆری نەکرد بەس تەحریزی کرد بەپێی ئەو زانیانە گروپەک چوینەکەن مەلا بەشیری ئەوانە کە تیرۆریان کردیان 6 کەس بوونە لە هێزی دواتر چوینە ناو هێزی سۆران یەکێک لەوانە خزمی بەرپرسێکی باڵای سەربازی یەکێتیە بە عین دەست پێ دەکا بە عین دەست پێ دەکا بڕوا بکەن ئەو سەرچاوە گوتی دەقیق نیم ئەگەنا من ئێستا ناوەکەم دەگوت بەس ئێستا وتی ئەو وەسفا ئەوایە خزمی بەرپرسێکی باڵای سەربازی یەکێتیە کۆن پێشمەرگە بووە کەسێکی زۆر تێکۆشەر و ینی لە شاخ ئازا بووە باوەڕی بوویتە ئیسلامی ئەوە یەکێک لەوانە بووە بە مەلا بەشیری گوتیە لەگە گروپەکەی خۆی ئایا کوشتنی ئەوانە حەڵاڵە یان نە ئەویش گوتیتی ئەوانە دژی خوان کوشتنیان حەڵاڵە ئیتر ئیسلامی تەبعەچیان هەیە هاوڕێیان ئەکوپەکەکەی عەقیدەیە ئەگەر ئۆکەیەکی دینیان وەرنەگرن مستحیلە جەریمە بکەن قاعیدەی خوارد ئەی ناچن لە خۆڕا بچی یەکێک خەنجەر لە یەکەکی بدە ئێڵا ئەبێ مەسئولەکەی فتوایەکی بدە 2 ئایەتی قورئانی لۆ پێ بڵێ و مژدەی بەهەشتەکەشی پێ بدە دەچی دەیکە ئەگەنا لە خۆڕا نایکەن ها بۆیە هەر کەسە کردیک و هەر کەسە کە تیرۆر دەکرێت لە پاراستن لە زانیاری یەکێتی و پارتی قەت لە خۆڕە ناچی بکە ئەو تیرۆرستە لەسەرەوە ئەوامری پێدێ بڕۆ بەرم نەقادر نادری بکوشە ئەلێرە ڕادێتن ئەوە بەڵگە لە بەردەستی پاراستن بووە بە بەردەستیان بووە کە مەلا بەشیر ئۆکەی کردیە کە تاوانەکە ڕوویدا و پارتی غوتبە و لێ دۆزۆ مەلا بەشیر ئەو دەمیشتنەوە ئەگلە تەلمیحیدا لە غوتبەکەی ینی لەو ئەوەیدا کە ئەوانە کافرن زدی خوان مسلمانان نابی لێیان قوبوڵ بکەن ئەوان هەموو بۆ دۆکۆمنت ئیتر پارتی مەلەفی دادگای لەسەر کردەوە مەلا بەشیر لێرەدا تەسلیم بوو بەڵام ئەمن شتەشکە بڵێم بەر لەوەی کو تەسلیم بوو ڕۆژێک فازڵ میرانی بانجی کردیە مەلا بەشیر دەزانم ئەو دەنگەی جێرێ ڕادەگریەوە بۆیە پێت دەڵێم بزان ئەگە قسەکانم غەڵەت بوو وعد بێم داوای لێبوردن بکەم بەڵام ئەمن دڵنیام وایە دڵنیام چکوان دێ سەرچاوم هاوڕێیان نەوعی خەبەرت دەداتێ چێ نییە کووە یعنی باگراوندەشی چی هەیە ڕەنگیش داری وایە غەڵەت بین ئەمە ڕەنگیش
بس من دڵنیام لەو ئەوەیە چکو بەش ئەو نوع تەلمیح کە باز دەکە ئەو هەموو خەبەر و شتەی و دەمەکە خەبەر بە ئێمە دەگەێنی خەبەرەکانی دەقیق بووە. فازڵ میرانی تاعم بردێسە تەلەڤیزیۆنی بەراعەتی پێدا و تێریش قسەی پێگۆ لە تەلەڤیزیۆنی گوڵام بەخۆم ئەو دەمی لە هەولێر بووم مانجی 12 دەرچم مانجی 12 فازڵ میرانی مەلابەشی هیناسە تەلەڤیزیۆنی کەرامەتیشکان ئەم زۆرم پێخۆش بوو مەلابەشی بەڵایەکی زۆر گەورە بوو هاوڕێیان کۆمەلگای هەمووی نارم یعنی کو دەزەدەی خاولی چ دەکەی کو جلکەک لەبەر دەکەی ینی زۆر بوو بۆ کارەسات بە ملیۆنان مریدیان هەبوو تووەر ئەمەش کەسێکی پێشکەوت خواست بووین یعنی ئیتر خراپ کەرامە زۆرم پێخۆش بۆ ئەو دەمی بەڕاستی بەڵام ئێستاز پێ دەکەم یعنی ڕاستە مەلابەشیر خەتەر و وەسیلەکانی پارتیش خەتەرترە بەهەرحاڵ پارتی گرتی فازڵ میرانی وە گوتم هیناسە تەلەڤیزیۆنی بەراعەتی پێدا لە بەراعەتەکەی هەندە ئاەتی قورئانی قسە لووسی هەیە ئەو فازڵ میرانی زۆر بە قسە زمان لووسە بەس لێی تیرۆریست و بێئەخلاقتر نییە یعنی بێئەخلاقی کۆمەڵایەتی سیاسی و لەگەڵ ئیطلاعاتی ئێرانیش بەینی زۆر خۆشە بۆیە هەموو وەفدەچی ئێران دەبی فازڵ میرانی تێدابی هەدەبی فازڵ میرانی تێدابی و ئەو تیرۆرانەی بادینان هەتا 1995 هەمووی فازڵ میرانی کردیتی جەلادەکە بڕوا بکەن جەلادەکە دەبێت بۆ ئەبەد لە بادینان و کوردستان فازڵ میرانی ئای ئەگەر ڕۆژێک دەکەویە بەردەستمان ئەزانن شەید ڕەوف لێ بردی لە بۆ میت لە بۆ پارە تو کابراایکی زۆر تیرۆریستی یعنی ئەو شەبری قەدارانە لەسەر ئازادی و دیموکراتی کو شەرم بە خۆت ناکە وەکو داعشێک بێ بازی دیموکراسیەت بکە فازڵ میرانی ئای ئەگەر ڕۆژێک دەتگرین لەو ئەوڕۆپایی ئەوڕێیان فازڵ میرانی بەس بەر لەوەی بیباتە تەلەڤیزیۆن و کەرامەتی مەلابەشیر بشتێنی لەبەر چاوی دەیان کادیری پارتی و چەکدار و پاراستن پێی گوت بوو مەلابەشیر وەرە ئەمە باش دەزانین ئەتو کە مامۆستا بووی ئازام لە مەعەدی مامۆستایان بووە چەند فەزاعەتت هەیە و بە لە گەنجی شاڕیان لە گەنجیش دیارە ئەو گەنجی ئینسان زۆر ناکرێت من زایدن ئێستا خێزان و منداڵی هەیە زۆر هەمووشت باز ناکەم بەڵام لە گەنجیش کاری زۆر قێزەوەنی کردیە ئەوە نەبوو ئەو مەلابەشی بەس ئەوە دانان گەنج بۆ عومرەکە چکو هەموو کەس لە عومرە هەڵا دەکا کەم و کورتی هەیە هەموو شتێک دەی بگەڕێنەوە سەرخۆی زایدەن پێی گوت مەلابەشیر ئەمە باش دەزانین ئێوە چەند کەستان ڕەوانی بۆستنێ و هەر سکتکۆ دەمی ئەو کێشانە هەبوو شیشان ئەوغانستان کردیە ئەنگۆ ئەوە تاوانە ئەمە باش زان مەلابەشیر ئەنگۆ دەستێ لە تیرۆری شاپور و قابیل مەلەفەکەشت حازرە دەتوانین ئێستا بدگرین ئیتر کە مەلابەشیر ئەو شتانەی ژێرێ دەبی بڕوا بکەن ئەو دە پێی گوت دژایەتی پارتیش دەکەی دوو تفیشی لێ کرد بوو وایە نەمەلابەشی تفیشی لەبەر چاوی خەڵک لێت کرد بوو لۆ کەرامەت شکاندنت هاوڕێیان بڕوا بکە ئەمن ئەو جملانەی دەڵێم خەڵک ئاگای لێ بووە دانی ئەوە نییە گوتەگوتەی کەسەش بی قۆباڵ بە ویژدانی ئەو کەسەش کە من دڵنیام تا حەدێک لەوەتی هەتاوایەتە چیرۆخین بۆ ئێذا جاء الفاسق نازانم چەو با هیوام ئیسلامیەکانەوە بی ئیتر مەلابەشیر تەسلیم بوو حتا دەڵێن گروپەکی نهێنی هەبووە بە گرتی دایە پاراستون داوای لێ کردیە بۆیە مەلابەشیر وەکو ئەو سەرچاوەیە بە منی گوتی بڕوا بکەن ئەوەندەی مەلەفی مەلابەشیر هەیە ئەوەندە مەلەفی لاهور شێخ زەنجی نییە لای پاراست ناوێری برێ لەل مەلابەشیر بازان ماوەیەک هەڵات لە دەست پارتی چوو بە سووریا بە وەسیلەیەکی زۆر قێزەوەن هینایەنەوە بەداخەوە هەندێک وەسیلە ئەگەر لەگە بەرامبەر دژمنەکەشت بکرێ دژە فکریەکەت ئەمە پێم وابوو بەدەلەوەی مەلابەشیر کە تحریزی خەڵکی کردیە لە بۆ کوشتن و بەشدارە چکو بەشداری کوشتنەر ئەوە نیە ئەوی لێی دەدا نا ئەوی تحریزی دەکا ئەوی هانی دەدا ئەوی دەرێ بڕۆ بیکوژە دەکەویە بەهەشت ئەوە زەندەنیقە ئەوە مجریمە ئەوە دژە خوددایە کاکە ئاڕایی جدات یعنی خۆت چیە هەر کەسە دەکەویتە ناو قەبری خۆی ئەنگۆ ئیسلامی وەنان دوور کرد با بکەویتە ناو قەبری خۆی هەموو ڕۆژێ بە ئاگرەکەی بسووتێ
وانیانی دووەنگۆ بە خۆتان ئیسلامیەکان با ئەوانە بگەین کاچ من ئەنگۆ بە خۆتان داوای دیموکراسیەت دەکەن کە ڕێتان دەگیرێ دەرێن دیموکراسیەت نییە و مافی مرۆڤ نییە و ئازادی بیرڕۆڕانی لێگەڕ با خەڵکە چۆ بەهەرحاڵ ئیتر مەلا بەشیر هەرات بۆ سووریای ماوەیەک پاراستن هینایەوە بە وەسیلەیەکی زۆر قێزەوەن کە منی هەندێک نییە لێرە باس بکەم بەداخەوە ئەو دەمی یعنی کو ئەوە لەگە مەلا ئەحمەد ئەو سوسەی کرا هەماش لەگە مەلا بەشیر کرا بۆ ئەمە بزانم بۆیە ئەو مەلا بەشیرە ئیلە الئەبەد لە کەسایەتێک کە ڕەقەمیەکی کوردستان بوو لە ناو ئاینەکان ئەوە بوو تەحریزی با بێمەوە سەر جەوهەری شتەکەی تەحریزی گروپێک لە ئیسلامی تیرۆریستیدا 6 کەس بوونە بەشەشیان چاودێر بوونە بەشەشیان لیژنەی ئەوە بوونانی ئیمداد ئەگەر حاڵەتێک دروست بوو شەی شاپور و قاوێز شەی شاپور من دەزانم بەردەوام دەمانچەی پێ بوو و هەوڵیشیدا بوو دەست بکاتەوە یان حاڵەتێک ئەوان بە فریای بکەون 2 کەس چاودێر بووە لە پێش دەرکە لە ئەسواق ئومەرا بە ڕۆژی ڕووناکچ بوون لێیان دابوون دوای بە تەکسیێک ڕۆیشت بوون یەکێکیان سەری ماش و برنج بووە بەس ئەوەی لێیدایە گومان لەو کۆنە پێشمەرگەی یەکێتی دەکرێت کە بوویتە بزوتنەوەی ئیسلامی و خزمی مەسئولی باڵای یەکێتی بەرپرسێکی سەربازی یەکێتی کۆسرەت نییە لەوی کەمترە هیچ کەترە من دەقیق نیم بۆیە ئەگەنا ناوەکەش دەدام بەس ئەوی بەمنی گوتی بە عین دەست پێ دەکاتن لۆ دەپرسم 2 ڕۆژە هێشتا ناوەکەمان دەقیق وەرنەگرتیە بەڕاستی بەڵام هەموو کەس دەزانی جعفەر شەل نەبوو جعفەر شەل ئەو کەسە بوو بزوتنەوە بوو نۆتسێ بە تاقتەنێ لە مەعمەل توتنەکەی لە هەموو هێزی یەکێتی خڕ بۆ دەرەقەتی نەهات ناڕێیان یعنی ئەمە لاولێر بوون یەکێتی لە بزوتنەوەی ئیسلامیدا پێشمەرگەیەکی کۆنی یەکێتی بوو بۆ بزوتنەوە یعنی شەڕەشی کرد بەڕاستی هەیبەتی یەکێتیشکان بە تاقتەنێ ئەوە بوو ئەو نییە یەکەشکەیە ئەوە بەسمانای ئەوە نییە من هاوڕێیان دەرێم مەسەلەکە ویژدانیە بەس ئەو برادرە گوتی ئەو کەسە لێیدایە لەگە یەکەشکە یەکەکیشیان ئەوێن بزانم ماش و برنج پارتی هاچی کرد کە مەلا بەشیری ئەوە کرد هەولێر گوتنی با کرک و باڵ کرد باوا بڵێن ئیتر هەستا 2 کوڕە فەقیری ناوە 2 کوڕە فەقیر ئەوەشی لۆ باس کردم سەر چاوەکان کە ئەو 2 کوڕە قومبەلەیان فرێدا بووە ناو ئەوە چی گەنج بوونەم تەئسیری ئیسلامی بوونە تەحریزیان کردینە ماوەی قومبەلە فرێدرا دوکانەکانی مەیشتی والە گیرا بوون مەڵا گوتیان داک و بابەت دەینین ئینابیان ئەگەر احتراف نەکەن ناڵێن ئەمە ئەو 2 کەسەمان کوشتیەکەیەکە چەند تەلەڤیزیۆنی بڵاو کرا ئیترعالیش لەژێر هەڕەشە و تەعزیب و هینانی داک و باب 2 گەنج بوون تا ئەوە بوون احترافیان بەسەر ئەو تاوانە کرد کە ئەوان شەی شاپور و قابلیان کرد بوو بەڵام دوای وازام لە مەحکەمە بەیاندابەوە و شایدەکانی هاتبوون لە بە ئەوەی هەموو گوتمیان ئەو 2 منداڵە نەبوونە یەکێک بۆ سەری ماش و برنج بووە عمری ڕەنگی ئەو دەمی 35 ساڵ بیتن ئابزام لەو عمرە بوونە ئەو دوی ئەوە بوونە وڵاوەتیات بوونە خوارێ ڕۆیشت بوون ناڵە ماوەیە کو پارتیەکان بە ڕۆژ ڕووناک تیرۆر دەکەن یەکێتەکان کردیتیان ئاوا بوون ئیسلامیەکانیش بەهەرحاڵ بەداخەوە ئەو 2 کوڕە شەهید بوو بۆ مەلا بەشیریش لەو ڕۆژیەوە بوویتە کۆیلەیەک یار 24 کە ئیلە الئەبەد ناوێری تا پارتی هەبی ناوێری برێ لەل وایان نا مەلا بەشیر هەر دەبی ئەو دەورە بینی و بۆ ئەبەد ئەتو تاوانباری لە بەرامبەر کوشتنی ئەو دووە ئەو 2 کوڕە هەژارەی کە لەگەر هەموو خلافەشی فکریتیان بەزانە مرۆڤی پاک و دڵسۆز بوونە دوو کوشتنە یعنی کوشتن هیچ عذرێکی نییان گۆ لای من ئینسانە یعنی من بڕوا بکەن ئەگەر داعشش بکرێ پەروەردە بکرێ نابێ بکوش ئینسانە یعنی ئینسانە چکو زۆر لە داعشە کاکە نیوەی بەشەشی گرنگی لە عەلی باپیر و مەلاکرێکار کۆنە مارکسی بوونە دوای دەبنە ئیسلامی دوای ئینسانە دەگۆڕێ یعنی تو ناتوانێ ئەوە بی بەهەرحاڵ ئاوڕێیان ویستم ئەو ڕووداوە مێژوویە ئەوە بەشێک لە ڕاستیە ئەوە تۆمار بکرێ من لە ئاینداوان هەموو دەکەمە کتاب بەڵام وەکو گوتم قسەی کۆتایی نییە دەکرێت سەرنجی لەسەر بکرێت دەکرێت بە دواچوونیت کە بکرێ دەکرێت
وتكو أمل كردستان ندادقاية شرعيمان هي نا مثلا لجنيك هي بدواتهم أو دبي بدواتهم كده بزانين بلام أو من كورم قلت بوميشو توماري دكام شش كذبنا دعاء أوتشونا أو هذي سوران أو خالم نبيتشو هذي سوران كأودم أو هذا شيء زور دري يعني تربى زي إسلامي كابونا جند الإسلام وأنصار أو أنا لنا أو هذا درزبون شوين بقروان كتينا بهيوام أو دو كسي شهيد كردي أو وجداني هبيت وجدان تسي يعني روجك لروجان بقاته وقناعتي داوای لێبوردن بەلای کەم بکاتن و دان بەو تاوانەی خۆیدا بنێت کوتی دوو کوڕە هەژاریان کوشت کە ئەوانە بڕوا بکەن شەی شاپور و قابل هیچ کاتێک 100 دیناریان لەبەڕک نەبوو و لە بۆ خەڵکی هەژار و ئاوارە و ئەنفال زۆر تێکۆشان لۆ خەڵک لۆ دەنگە هەژارەکان لۆ ئازادی سیاسی هەتا ئەوانیش لە هەولێر بوون بەشەک دینەمۆی زوڵانە و ناڕەزایەتیەکان بۆیە مەلا بەشیر تۆ تاوانباری ئیلە الئەبەد ناوش دەکەویتە ناو تاریخ کە من ئەوە دەڵێ ماوڕێیان ئاوایە تاریخ ئاوایە تۆ ئەوڕۆ تاوان دەکەی بەڵام دڵنیا بە ناوت دەکەویتە ناو مێژوو بەس بە چ ناوعێک خەڵک زۆر وەکو مامەڕیشە بەنمونە بڵێین وەکو مەسەلەن عەبدولخالق معروف وەکو کاکە دەیان کادیری تێکۆشەری کۆنی پارتی و یەکێتی کە لە شاخ کوڕی جوان بوون ئەو دەمی ناویان کەتە ناو مێژوو دەیان نووسەر و ئەدیبی بە مووقف دەیان سەردەش و سۆران و کاوە و ویدا ناویان دەبینن ئێستا ئەوان ڕەمزەکەن لە هەموو ئیلە الئەبەد باسکردنیان خەڵک ڕێزیانێ دەگرێت کەتینە ناو دڵی دەرونی میلیۆنان خەڵک خۆ مەلا مزدەفا و جەلال و مەسعود و برێم لە شیروان هەرسێکیان مردن بەقەت کاوە و سەردەشت و ویداد و شەید ڕەوف و ئەوانە ئەوە نین یعنی ناو خەڵک خۆشەویست نین تەواو لەبەر ئەوانە دنیایەک پۆخڵەواتیانە دووخۆی بەجێهێشت مەسعود و ئەوانەش دەمرنمان خەڵک چاوە دوعا دەکە کەی دەمرن بەس ئێستاش هەموو کەسێک بە خەڵکی پارتی و یەکێتیش بە شەید سەردەشت سۆران و ئەوان ناوێری قسە بڵێ بەڵکو ڕێزیان لێ دەگرن هاوڕێیانە ویستم ئەو بەڵگە مێژوویە ئەو زانیاریە من 100 بارەی دەکەم ئەوە دەکرێت وەکو زانیاریەک بی من بە دواتچوونی زیاتر وەردەگرم هەوڵ دەدەین بە هیواشم ئەگەر ئەو کادرە ئیسلامیەی کە کۆن یەکێتی بووە چکوچەند کەسێک بوو نەهابووینە ئیسلامی ئەو یەکێتەکان ئەگەر نەیکردێ با پەیوەندی بەم کاتن زانیاریم داتێ بەس ئەمن دڵنیام لەوە ئەو شەرعیەتی لە مەلا بەشیر وەرگرتیە ئەو شەرعیەت شتە لای مەلا بەشیر پێی گوتیە ئایا کوشتنی ئەوانە حەڵاڵە یان نە کاتە چی خۆش